بەشە گرنگانەی مێشکچین کە گازی ئۆتۆمبیلەکان کاریگەریان لەسەر دروست دەکات. هۆکارەکانی گواستنەوە چ کاریگەریەکیان لەسەر ئەو هەوایە دروست کردووە کە من و تۆ هەڵی دەمژین. بنزین، گاز، سۆلار ژینگەیان چی لێ کردووە؟ ڕۆژانە بێئاگا لە دەرئەنجامات ترسناکەکانی و ئەو کاریگەریانی لەسەر تەندروستیمان دروستی دەکات، سلف لە ئۆتۆمبیلەکانمان دەدەین و هاتوچۆی پێدەکەین. ئەم هەموو ئۆتۆمبیلانە بەسەر شەقامەکانەوە کە هەندێکی تەنانەت فلتەرەکانیان بەباشی کار ناکات و ژەهر دەخاتە ژینگە و بەرگە هەواوە و کەمترین هەوڵیش دەدرێت بۆ ڕێکخستن یاخود بە فلتەرکردنی دووکەڵەکانیان. هەندێک جار هۆکاری پیسبوونەکە بەهۆی ئەو شۆفێرانەوەیە کە هیچ گرنگی بە فلتەری ئۆتۆمبیلەکانیان نادەن و ئەو دووکەڵە پیسا دەکەن بە جەستە و سیەکانی هاوڵاتیانەوە. زانایان لە زانکۆی UBC بەریتانی و زانکۆی ڤیکتۆریا توێژینەوەیەکیان ئەنجام داوە. توێژینەوەکەشیان کاریگەری هەڵمژینی گاز و دووکەڵی ئۆتۆمبیلەکان ڕوون دەکاتەوە لەسەر مێشک و ئەو گۆڕانکاریانەی دروستی دەکات لە ماوەی تەنها 2 کاتژمێردا. توێژینەوەکە لەسەر 25 کەس ئەنجام دراوە کە تەندروستیان باش بووە. هەندێکیان بەر ئەو دووکەڵ و گازە ژەهراویە کەوتون، هەندێکی دیکەشیان لە نێو هەوا و ژینگەیەکی پاکدا تاقیکردنەوەیان لەسەر ئەنجام دراوە. پاشان کە پشکنینیان بۆ کراوە دەرکەوتووە کە ئەو هەواپیسا کاریگەری لەسەر پەیوەندی تۆڕی DNA مێشکیان دروست کردووە کە بریتین لە چەند شوێنێکی پێکەوە بە سووی مێش کە زۆر چالاکن لە کاتی بیرکردنەوە و یادەوەریەکان. بەڵام ئەوەی جێی خۆشبەختیە ئەوەیە ئەم کاریگەریە بۆ ماوەیەکی دیاریکراو دەبێت و هەر لەگەڵ هەڵمژینی هەوایەکی پاک ئەو حاڵەتە نامێنێ. پسپۆڕێکی دەرونیش لە زانکۆی ڤیکتۆریا دەڵێت ئەم بابەتە جێترسە و دەبێت توێژینەوەی زیاتریش بکرێت و ڕەنگە کاریگەری ئەو هەواپیسە لەسەر لاوازبوونی توانای بیرکردنەوەی مرۆڤ و توانای ئیشکردنیشیان دروست بکات لە کاتێکدا کاڕێکخراوە جیهانیەکانی ژینگە و ژینگە دۆستان ئاواتە خوازن سیستم و هۆکارەکانی گواستنەوە ببێت بە کارەبایی و ژینگەکەمان بەرەو باشتر بڕوات. لە چەندین وڵاتیش خەڵکی بەدەست چەندەها نەخۆشیەوە دەناڵێنن کە وەکو دەوترێت هۆکاری سەرەکی نەخۆشیەکان پیسی ژینگە و ئاو هەواکەیانە. سەرڕای کاریگەریەکانیش لەسەر ئێمەی مرۆڤ ئەو هەواپیسا کاریگەری لەسەر ڕووەک و ئاژەڵانیش دروست دەکات کە لە ئەنجامدا هەر ئێمەی مرۆڤ دەیان خۆی. لە هەرێمی کوردستانیش لەگەڵ نوێکردنەوەی تابلۆی ئۆتۆمبیل نزیکەی 200,000 دیناری عێراقی وەکو باجی ژینگە و قیرانە لە شۆفێر وەردەگیرێت بە مەبەستی نۆژەنکردنەوەی ڕێگاوبان و بابەتەکانی پەیوەست بە هاتوچۆ. بەڵام ئەوەشی کە ڕۆژانە دەبینرێت چەندەها ئۆتۆمبیل لەسەر شقامەکان بە پێچەوانەی یاساکانەوە دووکەڵی ڕەش فڕێدەدەنە نێو هەواوە و تەنانەت چەندین وێزگەی بەنزینیش لەو ناوچانە دروست کراوە کە شوێنی نیشتە جێبوونەوە زۆر نزیکن، تەنانەت نزیک لە کۆڵانی گەڕەکەکانیشە.